دەربەندی خانیش میوانداری یانی برایەتی شاری هەولێری کرد کە پێچەوانی وەرزی ڕابردوو برایەتی لە وەرزی ئەم ساڵ ئاسێکی بەرز پێشکەش دەکات و میارێش بە تایبەتی باسێکی بەرز بە دیار کەوت، بەڵام یارەکان بە یەکسانبوونی بێگۆڵ کۆتاییات. دوای کۆکردنەوەی 4 خاڵ لەلایەن دەربەندیخانی خانەخێ و برایەتی میوان لە 2 یاری ڕابردوویاندا هەردوویانە مەبەستیان بوو بربەستی یەکتری تێک بشکێنن و جیاوازی خاڵەکانی نێوانیان زیاد بکەن، بەڵام ئەوەی لە یاریگادا بیراتەوە و جیاواز بوو لە چاوەڕوانیەکان و دەربەندیخان لە بەرامبەر میوانە هەولێریەکەی نەیتوانی یاری خۆی ئەنجام بدات و برایەتی زۆربەی کاتەکان تۆپی لای خۆی دەهێشتەوە. بەو هیوایەی ئەگەر 3 خاڵی یاریەکەشی بۆ دەستە بەرنەکرا ئەوە هیچ نەبێ بە شکستەوە دەربەندیخان جێنەهێڵێت. تا لە کۆتاییدا یانە سەوز پۆشەکە ئەوەی ویستی جێبەجێی کرد و یاریەکە بەبێ گۆڵ و بە خاڵێک بۆ هەر لایە کۆتایی هات. ئەمڕۆ هاتین بە ناو یاریگای بە دەربەندیخان بەوەی یاری بکەین وە لە بەرامبەر ئەو جمهورە جوانە بەڵام توانیمان باستێکی باش بینە دەرەوە یاریگا و سەبارەت بەیانەکەمان ئێستا یانەکەمان لە ئاستێکی بەرزدایە وەکو پارساڵ نییە کە پارسال چەندگەمێ یاریێکمان کرد شکستمانێنە کە کەتین، بەڵام دوایە لە ئاخیرەکەی یاریەکان توانیمان ئەو هەڵانەی کە ئەنجامماندا بوو توانیمان دەڕیب ئەو هەڵانەمان بڕاستکاتەوە و توانیمان لە خولەکە بنێنەوە. لە سەرەتای وەرزش باستێکی باش دەستمان پێکردیەوە ئینشاڵڵا بەردەوام دەبین لە دەرەوە یاریگای خۆت یە خارج زۆر باشە. ئێمە هەوڵماندا بۆ 3 خاڵی یاریەکە بەڕاستی ئەمڕۆ لە ناو یاریگا و لە بەردەم جمهوری خۆمان، بەڵام چەند فرسێکشمان بۆ هەڵکردنمان توانی گۆڵتۆمانگە ئینشاڵڵا هەوڵە دەین بۆ یاریەکانی داهاتوو تاویزی ئەم هەڵانە بکەین ئەمڕۆ کوردمانە و دەستخۆشی لەو جەماوەرە خۆشەویستەکەین کە بەڕاستی پاڵپشتێکی باشی ئەمە بوون و بەڵێنە دەین ئینشاڵڵا بۆ یاریەکانی داهاتوو تاویزیان بۆ بکەین و 3 خاڵیان بۆ دەستبێنین ئینشاڵڵا. جێی ئاماژە پێکردنە یانەی برایەتی جیاواز لە خولی ڕابردوو لە 3 هەفتەی سەرەتای ئەم وەرزەدا باشتر دەبینرێت و تا ئێستا هیچ شکستێکی نەبووە و خاوەنی 5 خاڵە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.